خۆشەویستان جارێکی تر سڵاتان لێبێ و لەگەڵتان بەردەوامم ئەچینە ئەم تۆرەمان کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی تەلەڤیزۆنە. ئایا تەلەڤیزۆن تا چەند توانیوێتی بێتە بەشێکی گرنگ لە ناو کۆمەڵگایە، تا چەند توانیوێتی لەو مێژووی کە هەیەی و لە دامەزراندنی و لە دروستبوونیەوە توانیوێتی لە جیهانە ڕۆڵێکی کاریگەر بەجێبێڵێ لە هەموو سێکتەرە جیاوازەکانە. و ئێمەش وەکو هەرێمی کوردستان ئەبینین کە ئێستا خاوەنی چەندین کەناڵی تەلەڤیزۆنین، زۆرترین کەناڵی تەلەڤیزۆنی. ئایا ئاراستەی ئەم کەناڵە تەلەڤیزۆنیانە بە چ شێوازێکە؟ بەو شێوازەیە کە لە پێوەر و خاڵە گرنگەکانی پەیامی تەلەڤیزۆنیایە یاخود نە؟ یاخود پرسیارێکی کە بکەین ئایا ئێستا ئەم لێ شاوی تەکنەلۆژیایە کە ساڵ بە ساڵ لە پێرەوە پێشچوونەیە تا چەند وای کردووە تەلەڤیزۆن وەک خۆی بمێنێتەوە، یان تەلەڤیزۆن تا چەند بەرگری لە خۆیەکە کە بتوانێت ناوی نەچێتە پشت ئەم تەکنەلۆژیایە. و کە ئازانین ئێستا لە مۆبایلەکەی خۆمانەوە هەڵی بگرە هەموو شاشە تەلەڤیزۆنەکان دەتوانی لێرەوە سێریکەیت، یاخود هەموو هەواڵ و زانیارەکان لێرەوە سێریکەیت، چ لەوەی تۆ بچیتەوە ماڵەوە دانیشیت و ئەمە پرسیاری خۆمانەوەکو هاوڵاتی کام ڕۆژهینیە لەوانەیە هەینی تۆزێ باشتر بێ خەڵک لە ماڵەوەیە تەلەڤیزۆنەکاتەوە بزانێت هەواڵ چییە یاخود بەرنامە و پرۆگرامەکان چییە، یاخود ئەو تەلەڤیزۆنانەی کە ئێمە هەمانە تا چەند توانیمانە لە کەلتور و کەلەپور و دابوونەریتی خۆمان لانەدات، تا چەند چاودێری هەیە بەسەر پەیامەکانی تەلەڤیزۆنیەوە. ئەمانە کۆمەڵە پرسیارن و لەگەڵمان کاتیشە تا چەند توانیمانە ئێماڵین هەموو سانیەکی ئەم تەلەڤیزۆنەکە پەخشەکرێ پارەیە، بەڵام ئێمە زانیمانە بۆچی بەکارێنین و بۆ بابەتێک بەکارێنین پێویستە بە ژیانی خۆمانە و بە کەڵچەری خۆمان و بە دابوونەریتی خۆمانەوە یاخونە. ئێستا لەوانێ زۆرینتان پرسیار بێت و هەموو کەناڵەکانیش بە لۆگەکانی بێتە بەرچاوتان کە من نامەوێت ئەم کەناڵە سێریکەم، کە من ئەم کەناڵەمێ سێریکەم و خێزانەکەشم سێریکە چونکە متمانم پێێتی. گفتوگۆ لەسەرم بابەتەکەم و چەند پرسیارێکی تریش تاوەکو بە شێوازێکی باش بزانین تەلەڤیزۆن چ ڕۆڵێک و چ کاریگەریەکیە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کاروان محەممەدۆکو پسپۆری ڕاگەاندن کە بەڕێزیان لای من میوانە. دکتۆر جان سڵاو لێ بێ، بەیانی باش. بەیانی باش، زۆر سپاس دەکەم. سپاس بۆ تۆزێ لە پێشەکەکە چوومە تۆزێ دیتێڵی جیاوازەوە، بەڵام ئەمڕۆ ڕۆژی جیهانی تەلەڤیزۆنە. تەلەڤیزۆن بۆ ئەو دروست بوو کە پەیامەکان بە شێوازێکی باشتر بخاتەوە. ئایا وایە یاخود پێچوانەکەیەتی؟ لە دوای ئەوەی نەتەوە یەکگرتووەکان لە 21/11/1996 گەشتە ئەو بڕوایی کە تەلەڤیزۆن وەک ئامڕازێک ئەتوانێت کاریگەری بخڵقێنە ناو تاکەکانی کۆمەلگایە، بە تایبەتی لە ڕووی سیاسی و ئابووری و تیۆر و ئاشتی و بەرەو پێشبردننی کای ئابووری وڵاتە، گەشتە ئەو بڕوایی کە ئەم ڕۆژە دابنێکەوەی کە تەلەڤیزۆن ئەتوانێت کاریگەری لە سەرجەم ئەو بوارانە دروستکە. تەلەڤیزۆن وەک ئامڕازی ئەتوانێ نەک دەسەڵاتی چوارەم، ئەتوانێت وەک دەسەڵاتی پێنجەمیش بەکاربێنێ. بۆ تەلەڤیزۆن ئەتوانێ کۆدەنگی دروستکە، ئەتوانێت ڕایگشتی لە سەرجەم ئەو بوارانە دروستکە. بۆیە پەیامی ئەوە بوو بۆ حکومەتەکان، بۆ کەسە سیاسیەکان، کەسە ئابوووریەکان، کەسە معتەبەرەکان کە بە گرنگیەوە بایەخ بە تەلەڤیزۆن بین و تەلەڤیزۆنیش پەیامەکانی بە شێوازێکی بێلایەنانە لە سەرجەم پرسە جیاوازەکان ئاراستەی کۆمەلگاکە گرنگی و بایەخی تەلەڤیزۆن لێرەوە هات و تا ئێستاش تەلەڤیزۆن ئەم گرنگ و بایەخی لە ناو تاکەکانی کۆمەلگایە هەیە و ئەتوانێت لە سەرجەم کایەکانە ڕۆڵی ئەرێنی یانە ڕۆڵی نەرێنی ببینێ لە ناو کۆمەلگاکانە. بەڵێ دکتۆر، خۆی زۆر کات تەلەڤیزۆن لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانە پێش ئەوەی بڕیار بە کام تەلەڤیزۆنە بە لۆگویەکەوە دابمەزرێنێ ئەبێ پەیامێکی هەبێ، ئەبێ ئاراستەیەکی هەبێ و بۆچی بابەتێکم تەلەڤیزۆنە دانێ. ینی بۆ نمونە ئەم تەلەڤیزۆنە دانێ بۆ بابەتی سیاست، ئەم تەلەڤیزۆنە دانێ بۆ بابەتی دابوونەریت و کەلتور و ئەو بابەتانی کۆمەڵگا پێوەستە. و زۆر کەس تەلەڤیزۆنەکەی خۆی وڵاتەکان بەکار ئەیهێنێ کە ئەو کەلتوری خۆی بگوازێتەوە بۆ وڵاتەکانی تر. ئێمە تا چەند پەیوەستین بۆ بابەتەوە؟ ئەمە زانی چۆن ئەمە هیچ میدایەک لە بۆشاییە کار ناکە بە ئێمە واقعە بزانین. هەمیشە سیستەمی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی، فەرهەنگی، کەلتوری ئەمانە ڕنگدانەوەی ئەو واقعیان کە میدیا کاری تیاکە. بمانوێ نەمانوێت سیستەمی سیاسی، دەستور، گوتاری سیاسی، پارتە سیاسەکان کە حکومڕانیەکەن لە وڵاتانە، ئەمانە هەموو کاریگەریان هەیە لەسەر پەیامە میدیایەکان. تا کەشی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی
لە وڵاتانە ئارام بێ و بە دەستور پەیامەکانی میدیا ڕێکخرابێ و بە سیستەم ڕێکخرابێ دڵنیام ینی پەیامەکانی میدیایی ڕنگدانەوەی ئەو کە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکە بێ بۆیە هەمیشە میدیا لە نەتەوەیەک یا لە وڵاتێکەوە یا لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر پەیامەکانی جیاوازی هەیە ئەمەش کاریگەری لە ناو تاکەکانی کۆمەڵگایە دروستەکە ئەگەر بینە سەر کۆمەلگای کوردی لەبەرەوەی ئەمە ژینگەیەکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ئاڵنگاری گەورەمانێ ناو پارتە سیاسەکە سیستەممانێ دەستورمانێ بمانەمانێ ئەمانش لە ناو پەیامەکانی میدیای ڕەنگی داوەتەوە بەداخەوە هەر تەلەڤیزۆنەیەک بە ئاڕاستەیەک ئیشەکە کە ئەتوانم بڵێم ڕنگدانەوەی لانی کەسە سیاسەکە یا پارتە سیاسەکە بەڵام هەمیشە باوەشمان لە بەرچاو بێمە لە تەلەڤیزۆنێکە بۆ تەلەڤیزۆنێکی تر بەپێی ئەو کەلتور ئەو ژینگەیەک ئەو تەلەڤیزۆنە پەیامەکانی تیادا بڵاو کراوەتەوە هەمیشە جیاوازی لە کەناڵێکەوە بۆ کەناڵێکی تر ئەمەش بەڕای من پێویستی بە پەیام و سیاست و ئایدۆلۆژی ئەو کەناڵەوە هەیە لەگەڵ سیرکردنی تەلەڤیزۆن ناچوانی دکتۆر وەڵا باشم خراپ نیم هەتا ینی بۆ لۆجیکی قسە بکەم لەم ماوەی مەسەن درامای شارەزاتە بوو زۆر لە بەرەوەی پسپۆڕەکەم بواری دراما و دەرهێنانە زۆر سەری دراماکەم ڕۆ بکە خاک لەم شەوانە شارەزاتی لێەوە بڕاو بکە لە یەکەم حەڵقەیەوە لەگەڵ کچەکەمان لە ماڵەوە لەگەڵ شاشەکە سێنیم کەم توانی بە مۆبایلی زیرەک بەڵام ئەو چێژ و خۆشەی کە لەگەڵ شاشەکە هەیە بڕوا بکە لەگەڵ مۆبایل لە زیرەکەیان نییە کاریگەری دراماکەش ینی لەو لاوەشە بەڕاستیم من لەوانەیە ئەو درامایم چەند جارێک بینی بێ بەڵام کە سەیری ئەو درامایەکەی لە ڕووی دەرهێنان و نواندن و ئەجوای ئەکتەرەکان و دیکۆر و هەموو شتێک یعنی چێژێکی تایبەتی پێ ئاسوودەیەک ئەبەخشێ بە مرۆڤ چێژ بەخشە کات بەسەر بردنێکە پێ ئەتوانی چێژی لێوەرگری ئەوش پرسیارێکمە بە ساڵێکرم بۆ دوای ئەوەی کە ئێستا هاوکارانم ڕاپرسیشان بۆ ئامادەکردوین لە شاری کەرکووکی خۆشەویست بزانین ڕاوبۆچوونی هاوڵاتیان لە سیرکردنی تەلەڤیزۆن و ئایا سێری چ کەناڵێکەکەن و ئایا تا چەند ئارەزومەندن بۆ سیرکردنی تەلەڤیزۆن ئەگەر ئێستا ئامادە بێ با بەیەکەوە ڕاوبۆچوونی هاوڵاتیان ببینین. لە ماڵەوە 5-6 تەلەڤیزۆنمانێ باوەڕکە یەک دانەیەکی داگیرسێنەوەش زۆر بەکەم یعنی لە ڕۆژێکا باوەڕ ناکەم سەعاتێ سێریکەین ئەوش ناڵەکان جار باید سێرێکن یعنی گەورەکان زۆر زۆر دوورە کەوتونە لەو یعنی حتا خەڵک لە ماڵەوە زۆر باوەڕ ناکەم بەیەکەوە دانیشێ سارێکی لە غورفەیە دانیشێ سوبحان الله خەڵکەکان دوورە کەوتونە وەڵڵاهی ئەوە نەخۆش بوو یعنی بەرنامەیە مسلسلێ شتێ هەممان کۆبووینەوە بە هەممانەوە سێرمانەگرت بەستا مەعەلەسەف خەڵکەکە لە یەک دوورەوە کەوتووە هەوای لە هاتۆ خوشکبرا لە یەکەوە دوورەوە کەوتووە ئێستا خەریکە عایلەکان یعنی لە ناو ماڵەکە خەریکە دوورەکەوینەوە لە یەک داگیرسانی شاشەیەکی زیرەکمانە ئەوەیە کە هێشتا شتێک ماوە خێزانەکان کۆکاتەوە دروستە ئێستا ڕۆژڕۆژی مۆبایلە ڕۆژڕۆژی یەک کلیکە زۆر ئاسانترە من لە مۆبایلەکەمەوە لە ئینتەرنێتەکەەوە ئەو زانیاری ئەمەوێت بەدەستم بگات بەڵام ئێمە وەکو خێزانی خۆمان لە ماڵی خۆماندا ڕۆژانە کاتژمێرێک بۆ دوو کاتژمێر تەلەڤیزۆن داگیرسێنین یەکێک لە هۆکارەکانەوەیە کە هەمومان بە خێزانی سێریەکەین دووەم ئەوەیە کە پێم وایە میدیای تەلەڤیزۆنی شتێکی هەیە لە تازایی و لە ڕۆشنبیری هەرچەنە ئێستا هەواڵەکان جۆرە و جۆرن زوو تێپەڕن تێکەڵاون بێ سەرچۆن بەڵام ئەبینی هەواڵەکە لە تەلەڤیزۆنەوە بابەتێکە لە تەلەڤیزۆنەوە سێریەکەی بێگومان بە کۆمەڵە فلتەری میدیایە تێپەڕیوە ڕۆشنبیری و کارکردنی کۆمەڵە ستاف و کەس ئەبینیت اینجا ئەکاتە دەسیدەوە بۆیە پێم وایە ئەو شتێکە لە تەلەڤیزۆنەوە سێریەکەی پوختەترا ڕاستەقینەیترا باشتریش ڕۆژانە ساعت سێری تەلەڤیزۆنەکەم بە تایبەتی تەلەڤیزۆنی کورسات بەڵێ ئێستا تەلەڤیزۆنی کورسات بەڕاستی یەکەمی هەموو تەلەڤیزۆنەکانە و ڕاگەانی باشە کاربەندەکانی باشە من بۆ خۆم هەموو ڕۆژێک 2 ساعت سەری تەلەڤیزۆنی کورسات دەکەم من وەکو خۆم پێم خۆشە تەلەڤیزۆن هەموو کاتێک بەرنامەی کۆنەکان مەسەڵە بۆ نمونە گەردەلومان تەماشای گەردومانە کرد سەیری خۆرنەوەزان ئەمانەمانە کرد بەرنامەی
جوان پێشکەشکە و بەرنامە بۆ گەنجام ڕخسێنێ تەلەڤیزۆن ئەبێ خوێندنەوەیەکی هەبێ بۆ نەفسیەتی کۆمەلگا و کۆمەلگا بزانێت چی ئەوێ لەو و پێویستی بە چییە و دوجار تۆ ئەوە ئەگەیەنی بە خەڵکی من پێم وایە کۆمەلگای کوردی بەگشتی زۆر پێویستی بە بەرنامی کۆمەڵایەتی هەیە و زۆر پێویستی بە بەرنامی تەرفیهی هەیە و زۆر پێویستی بە بەرنامەی وەک بڵێ کۆمیدی هەیە کە حەز ئەکا خەڵک چونکە پێکەنین زۆر پێویستە بۆ بینەر بۆ کۆمەلگا چونکە تۆ ئەتەوێت کۆمەلگا بەرەو چۆ ئاراستەکەیت ئەمە کەناڵە ئەوێت کۆمەلگا ئاراسە بکات ئەتەوێ ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرزکەیتەوە ئەبێ بەرنامەی ڕۆشنبیریەکانت زۆر دەوڵەمەند کەیت وە خەڵکی دەوڵەمەنی بۆ بینیت بۆنەی سۆشیال میدیاوە بەڕاستی زۆر بەکەمی سی تەلەڤیزۆنەکەی ئەوەنەی بڵین کە ئەو کاتی دامانەوە هەر خەریکی مۆبایل و ئەو شتانی بەڕاستی هیچ کاتێک نەباو بۆ سەیکردنی بەرنامە و تەلەڤیزۆن و ئەو شتانە بۆ کارەکەی پێتوانین ئەمەواکە خێزانەکان یەک دوور بن بە دڵنیایەوە بڵێ بۆ کارەکەی ئەوەیە کە زیاتر بڵین مەشغوڵی مۆبایل و هەر کەس و مۆبایل خۆی بەدەستێ بەس وەک تر تو ئەگەر لە ژوورێکا دانیشی سی تەلەڤیزۆنەکەی هەمووی بڵین سی بەرنامێ بکە ئەو کاتە هەموو یەک بیر و باوەڕێکیە بێ دەستخۆشی بۆ تەواوی ئەو بەڕێزانەی کە بۆ چوونی خۆیان و لە سیرکردنی تەلەڤیزۆن و لەوەی کە تەلەڤیزۆن چۆن گرنگە لە ژیانی ڕۆژانیانە من ئەمەوێت لە ئاخیر ئەو کوڕەکەنجەی کە ئاخیر بۆ چوونی خۆی و بیکەمە پرسیار بۆ دکتۆر ئەو کڕوتی بەڕاستی وتی تەکنەلۆژیا شوێنی تەلەڤیزۆنی گرتووەتەوە ینی ئێتە پێویست ناکەم دانیشم تەلەڤیزۆن بزانم چی پێڵە چی پیانە لە مۆبایلەکەم و بە زووتری کات هەموو شتەکانم پێگە ئایا تۆ تەکنەلۆژیا وای کردووە کە ئیتر تەلەڤیزۆن لە جێ خۆی نەهێڵێت یاخود تەلەڤیزۆن لە بەرچاومان نەهێڵێت خبان ڕاستە مەسەن میدیای ئینتەرنێتی یا دیجیتال میدیا هەموو ئەمڕازەکانی تێکەڵ کردووە بەڵام تا ئەم ساتە وەختە ئەنی بەپێی توێژینەوەی کە چەند ساڵی لەمە پێش لە دووبەی کراوە کە پێویست بە میدیای دیجیتاڵی ینی کە توێژینەوەکان پەیوەست بۆ بە سۆشیال میدیا ینی لەو کۆنگرێ لەو مؤتەمەریا گەشتنەوە ئەو قەنەعاتی کە زۆربەی ئەو بابەتە ڤیددیویانی کە لە سۆشیال میدیا بڵاوکرێتەوە لە ساڵ 60 ناوەڕۆکی بەرنامە تەلەڤیزۆنەکانن لە ساڵ 40 پەیوەستە بەو بابەتانی کە لە سۆشیال میدیاوە بەرەمێنێ بۆیە هەتا ئێستا تەلەڤیزۆنی ڕاستە بۆ ئەوی کاریگەری دروستکە لە ناو تاکەکانی کۆمەلگایە بەرنامەکە یا سەکۆیەکی یا ماڵێکی بۆ خۆی لە ناو سۆشیال میدیا کردوتە بۆی بتوانێت بە هەمان شێوە پەیامەکانی خۆی لێەوە ئاراسی وەگەی کات و کاریگەری دروستکە ڕاستە مۆبایلی زیرێکیش پەیوەندی شاشە و وەرگرینێش تۆ بەڵام پەیامەکانی تەلەڤیزۆنی لێەوە بڵاوکە تاسا ئەو کاریگەری تەلەڤیزۆن تاسا و کاریگەری و بایەخی خۆی دەستنیاوە بۆ ئێستا تەلەڤیزۆن بۆمانەوەی خۆی ینی شەڕیەوە کە چۆن ناوەڕۆی پارێزگای لە ناوەڕۆکی بەرنامەکانی خۆی بکە لە ناو سۆشیال میدیایە ئەمە گرنگەکەی باشە ئەو خاتونە بەڕێزەوتی ئێمە ڕۆژانە سی تەلەڤیزۆنەکەین بەڵام زۆر جار وەکو سەر لێ شێوانێک هەر ڕاست هەر تەلەڤیزۆنە و هەواڵێکە هەر کەسە و بە شێوازە باسیەم هەواڵاکە بۆیە لەوانەیە ئەندێجار ئەم بێزاریە بوو بێ کە خەڵک دوورخاتەوە تا چەند گرنگە بنەما هەبێت کۆمەڵە پێوەری تایبەت هەبێت چاودێریکی باش هەبێت کە ئەم تەلەڤیزۆنە بەرپرسانە مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکانی خۆی بکات نەوەکو بۆ بەرژەوەندی خۆی و بۆ دەرخستنی کۆمەڵە بابەتی خۆی ڕەفتار لەگەڵ کۆمەڵگەیە بکە ئەمەوەکو لایەنە ئەکادمیەکەی چۆن بتوانین کاری لەسەرکەین ینی من بابگەڕێمەوە بۆ ئەمڕۆ ڕۆژی جیهانی تەلەڤیزۆنە خۆی پەیامەکە لەوە هاتووە کە تەلەڤیزۆن بتوانێت بە شێوازێکی بێلانانە پەخشی یا مامەڵەی هەموو ئەو پرسانە بۆ وەرگر بگواسێتەوە کە بە شێوازێکی بێلایەنانە بۆیە بەداخۆ مەسا کە سەری تەلەڤیزۆنی کوردی بکەین ینی سەر لە شێواییەکی لە ناو تاکەکانی کۆمەلگایە دروست کردووە پەردبوونێکی دروست کردووە ئەمە ژەگەڕێتەوە بۆ سیاسەتی میدیایەکە کە
بەداخەوە بیر و بۆ چوونی سیاسەتی میدیایەکە چۆن بوو بەو شێوازەش پەیامەکانی بۆ ناو تاکەکانی کۆمەلگا بگوازێتەوە ئەمەش بمانەوێت کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست کردو پەرتەوازەیەکی دروست کردووە کە ئەمڕۆ تاکی کوردی وای دێهاتووە بەڕاستی بە ناومێدیەکەوە سەیری میدیاکان کەی کە سەیری و میدیانە شەکەی سەرەکەی دەستگای گەورەی زەبەلاحن بەڵام بەداخەوە لە کۆمەڵێ پرسا لە کۆمەڵێ بابەتە بە شێوازی مامە لەگەڵ و پرساناکەن ئیتر ئەو پەیامەی خۆی لەسەر و هەموو پامی میدیاکانی تر داانێ ئەوەی خۆی بیەوێ بووتر هەر ئەوە بەڕاستە زانێ پامی میدیاکانی تر پەراوێزەخوا بەداخەوەمانە ئەو گرفتانەیە کە لە بواری میدیای کوردیایە پێویستە چارەسەری بۆ دابنێ و باشترین چارەسەر کەمە بە شێوازێکی ئیتیکانە بتوانانی مامەڵە لەگەڵ پرسە گرنگەکانی ڕۆژانەیە بکەین بە تایبەتی لە پرسە سیاسی و ئابووری کۆمەڵایەتیەکانە. باشە ئەزین هەر تەلەڤیزۆنە بۆ خۆی پامێکی جیاوازیە بەڵام لە دوجارە خاڵێک گەوگرێتەوە کە کەلتورە دابوونەریتە شێوازی مامەڵەکردنی کۆمەلگاکەمانە ئەمە پەیوەستمانەکات تا چەند گرنگە ئێمە ئەمە نەشێوێنی تۆ ئاراستێکی خۆتەیە ئاراستەکەی خۆ بەردەوام بە بەڵام لەگەڵ دابوونەریت و کەلتوری خۆمانە بە ئەم تەلەڤیزۆنەیە من بیرەم ئەخاتەوە کە بۆ نمونە باو با پیرانمان دابوونەریتیان چۆن بووە ئەش بە کۆمەڵی بەرنامەی تایبەت بیرمەخاتەوە کە لە ڕابردووە چۆنم ئازادی ئێستا لە ڕۆژی شەیدانیەکێتێ بیرمەخاتەوە کە چیە گیانی خۆی سپاردووە لە تەلەڤیزۆنەوە بەم نەگات یعنی ئەبێت تا چەند پەیوەستبی بەو مێژووی خۆتەوە بەو کەلتورەی خۆتەوە بەو ڕابردووی خۆتەوە بۆی کە بابەتەکان نەشێوێنی مەسن هیچە لە گرنگی و کاریگەریەکانی تەلەڤیزۆن کەلتور و پێکۆبەستنی تاکەکانی کۆمەڵگا ئەبێ هەمیشە تەلەڤیزۆن ئەوە لە بەرچاوگرێک ئەو پەیامانەی کە ئاراستی وەرگرەکانیەکە کە تۆ بۆ کەلتور و دابوونەریتی ئەو پەیامانە ئەگوازیتەوە بۆ وەرگرەکانی جایتر ئەو پەیامە بەرنامەیەکی سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ فلمێ بێ درامایەک بێ تۆ ئەبێ هەمیشە لەو پەیامانە ناوەڕۆکی ئەو پەیامە میدیانە لە بەرچاوگری کە بە چه شێوازێک ئەو پەیامانە ئاراستی وەرگرەکانێک بەداخۆمەش دە کەناڵێکەوە بۆ کەناڵێک توانین بڵێن جیاوازی هەیە کەناڵەیە پەیوەستە بەو کەلتور و دابوونەرێتانەی یا ئەو بەرنامەی ئەو بابەتانەی کە لە وەچەکانی داهاتووە بۆی ماوەتەوە ئەمە بە بەردەوامی ئاراسی وەگرەکانێکە کە ئەمە بەم شێوە کەلتور و دابوونەریت لە نەتەوەی ئێمە گرنگ و باەخی خۆی هەیە بەڵام بە پێچانەوە تەلەڤیزۆن هەیە یە لە ڕوانگەی کەلتور و نەتەوەیەکی ترەوە بەرنامەکانی ئاراسی وەگرەکانێکە ئەمەش بمایێنەمانێت کاریگەری ئەرێنی و نەرێنی لە ناو تاکەکانی کۆمەلگا بڵاوکاتەوە بۆ ئەتوانین بڵین ئەمە لە میدیایەکەوە میدیایەکتر بە ئاشکرا هەستی پێەکەین کە ئەو میدیایە بە شێوەیە بەنامەکانی بڵاوکاتەوە کە بتوانێت پێکەوە بەستن یا دابوونەرێکی کۆمەلگا لە ناو کەلتور و دابوو ئێمە تا بە گرنگیەوە لێ بڕوانێت. باشە باسی درامات کرد دکتۆر سێری دراماکەم یعنی ڕاستە ئێمە کەناڵە تەلەڤیزۆنەکانمان بە زمانی کوردی قساکەین کە زمانی چەکە لە پێوەرە گرنگەکانی کەلتوری من بۆیە بە کوردی قساکەم و لە هەمان کاتیشا ئەبینی کۆمەڵێک درامامان هەیە کە من بە شانازیێڵم کورسات بەدایکی درامای کوردی ناسراوە کۆمەڵە درامامان هەیە کە دابوونەریت و کەلتوری جوانی خۆمان و مێژووی خۆمان و بە شێوازێکی دەرجارێکتر بۆمان نمایشەکاتەوە بەڵام ئێستا بینی کۆمەڵە درامای وڵاتانی تر هەیە ئەوانیش مافی خۆیانە کەلتوری خۆیان دابوونەریتی خۆیان شێوازی ژیانی خۆیان بەڵام ئایا تۆ چی هەڵەبژێریت و چیش پێشکەش بە دابوونەریتەکەمەکەی ئەمە تا چەند گرنگە پێوەری هەبێ گرنگە من پێم وتی هەموو میدایەک ئەبێ مەسەن ئەو ناوەڕۆکەی ئەو پەیامەی کە ئاراسی وەرگرەکانی کە ئەبێ ئاستی وەرگر و ئتر لە هەموو بوارەکانەوە ڕەچاوی دابی نەریت و لایانی هوەری ئەو درامایە ئەو فیلمای ئەو بەرنامانی کە بۆ وەرگرەکانی ئاراستەکە ئەبێ هەمیشەوە ئەوە لە بەرچاو بگرێ من لە چۆ سەری بەرنامەیە بکەم کە چێژی لێوەگرم کە پەیوەست بێ بە دابوو نەریت و کۆمەلگاکەی منەوە ڕاستە ئاسی هوەریش گرنگە تۆ مەسەرەن کەلتور و دابوونەریتی وڵاتانی من ئای لە ڕێی دراما و لە ڕووی فیلمەوە پیشانی من بن بۆی من چێژی لێوەگرم بەڵام گرنگە چۆن ئەم درامانە ئەم فلیمانە هەڵ ئەبژێریت و ئەتوانی ئاراسی وەرگرەکانی کەی کە وەرگرەکانی چێژی لێوەگرن بەداخۆم ڕۆ کەناڵیشمانەیە بەبێ ئەوەی ڕەچاوی وەرگرەکانی بکە ئەتە لە ڕووی دراما و فیلمێ تەلەرۆی بەرنامەشەوە بێ ڕەچاوی وەرگرەکانی ناکە ئەم بەرنامانە بی لەوە ناکاتەوە کە کاریگەری نەرێنی لە سەتاکەکانی کۆمەلگا
بەجێڵێ بۆیە بە خۆشحاڵی و مەسەنگە سەری کورسارکەین کورسایشەکە لەو کەناڵانەی کە نەڵێم خۆم لەم کەناڵە مەسا قساکەم بەڵام هەمیشە بەرنامەکانی هەمیشە دراماکانی هەمیشە فیلمەکانی یا هەنێ بەرنامەی کۆمنتاری تایبەتی هەیە هەمیشە لایانی دابوونەریت و گواستنەوەی ئەو دابوونەریتی کە لە کۆنە بۆ ماماتۆ هەمیشە ئاراسی وەگرەکانێک هەم بە دراماکانی تر دراماکانی ئایا بەرەمێنانی کەناڵەکە خۆی بە یا ئەگەر دۆبلاجیش بێت هەمیشە ڕەچاوی وەرگرەکەی کردووە کە بە شێوازێ بابەتەکە بڵاوەکاتەوە هەم چێژی لێ وەرگێ و هەم لایانی دابوونەریتی کۆمەلگاکەش تێنەپەڕێنێ. سپاس بە وەسفەکە و بابەتی کا گرنگە کە یاسایە دکتۆر تەلەڤیزیۆن تا چەند گرنگە یاسا لە پشتیەوە بێت بۆ نمونە ئێستا بینی لە شاوێکی زۆری چاوای لێ هاتووەر کامێرە نەماوە مۆبایلەکەی داگسێنێت و مایکێکی بچووکە خاتە بەردەمەی تر تۆ خەڵکیش لەوانەیە بە دەرفەتی بزانێت پەیامی جۆرا و جۆر بڵاو بکاتەوە تا چەند گرنگە یاسایەکە بێت لە پشتەمانەوە ینی بۆ نمونە ئێمە کورساتین ئەگەر توانیمان لەو پەیامی خۆمان و لەو بۆچوونەی خۆمان و لەو ڕێزگرتن لە کەلتور و دابوونەریتەی کە خۆمان هەمانە لامانە یاسا ڕوبەرومان بێت من بۆیە لە کورساتەوە دەست پێکەم لە ڕۆ تا چەند گرنگە یاسا هەبێت لە پشت تەلەڤیزیۆن خۆی بێژگەرە مەسەن گرنگە هەموو دام و دەستگایەکی میدیایی کۆمەڵێ پەڕە و ڕێکاری یاسایی خۆی هەبێ بۆ شێوازی بەڵاوکردنەوەی بەرنامەکانی بەڵام بەداخۆ من پێشتر باس لەبەر ئێمە لا ئێمە دەستوریە نییە سیستەمێک نییە ئەمە نەیتوانی وەکایە میدیایەکە ڕێبخا کە چۆن پەیامەکانی ئاراسی وەرگرکە ڕاستە یاسامان هەیە بۆ تەلەڤیزیۆنەکان کە تۆ نابێ ئەبێ هەمیشە بەرنامەکان ڕەچاوی داوونەرێتی کۆمەلگاکانکەین ئەمە بۆ کەناڵێک گرنگە بەڵام لە سۆشیال میدیای تۆ ناتوانانی ئەمە مەڕاستی بەری پێ بگری لەبەر بەتایبەتی لە میدیای کوردی ئەمڕۆ لە شاوێکی گەورەی میدیایی هەیە بە ئارەزی خۆی بابەت و شێوازێ بڵاوکاتەوە کە توان بڵم لە ڕووی دابوونەریتەوە بەری پێنەگیرێ و کاریگەری خراپ بەڵام هەمیشە گرنگە میدیا لە ڕووی یاسا و ڕێبخرێ بابەتەکانی بە شێوازێک بڵاو بکاتەوە کە لەگەڵ یاسا و دابوونەریتی کۆمەلگایە بگونجێ یا بە پێچوانەوەگە میدیایەک ئەو ڕێکارە یاسیانی تێپەڕان بتوانێت لە ڕووی یاساییەوە مامەڵی لەگەڵا بکرێت کە بە شێوازێکی تر نەتوانێت جارێکتر بەو شێوازە پەیامەکانی بڵاو بکات. باشە دکتۆر تەلەڤیزیۆن یاخود ڕاگەاندن تا چەند گرنگە کارکتەرەکانی کۆمەلگا تێک نەشکێنێت چونکە دوور و نزیکەی بینین بەڕێستان دکتۆراتان هەیە هەر بوا بە ئاسانی نهاتووە چەندین قۆناغتان تێپەڕاندووە چەندین ئەزموتان کردووە ئێستاش خزمەتێکەکەن لە ناوەندێکی ئەکادمی وەکو زانکۆیە ئێوە کەسانێکن ئەبێ ڕێستان لێ بچیرێ کەسانێکن چکە سوود دەبەخشن و نەوەی نوێ پێگەێنن کەسانێکی کە پێگەێنن کەوانی سوودیانە کۆمەلگا بەڵام بەداخەوە دوور و نزیکی بینین تەلەڤیزیۆنەکان بە دەرفەتی زانن بینەر بۆ خۆیان گۆکەنەوە بێم کار لەسەر تۆ بکەن تا چەند ئەمە خراپە بۆ تەلەڤیزیۆنەکەمە بە دڵنیاییەوە مە کاریگەری جێوەڵێ بەڵام هەر بە تەنها تەلەڤیزیۆن بەرپرس نییە لەمە کارکتەرەکانی خۆشە مەسە مکوون مامۆستایەک گرنگ و باەخ و سنگی خۆم لە ناو کۆمەلگایە بپارێزم بەڵام ئایا لەگەڵ ڕێزمە ئایا ئەمە لە هەموو مامۆسای لە کەسێکی ئەکادیمای ئەمە هەیە یا ئەم پەیامانی کە میدیاش ئاراسی کۆمەلگایە کە لە هەموو میدیایەکە ڕەچاوی ئەو کەلتور و دابوونەریتە و ڕێز و حورمەت بۆ کەسایەتی ئێڵێتەوە کە پەیامەکانی بڵاوەکاتەوە بۆیە گرنگە هەمیشە میدیا ڕەچاوی ئەم لایەنە بکە کە بتوانین ئیتر ئایا لە سەردەمی ژینگەیەکی سیاسی لە بوارێ لە بوارەکانە هەمیشە گرنگە ڕەچاوی ئەمەکە کە بە ڕێز و حرمەتەوە هەنێک کەسایەتی لە کۆمەلگا بە چاوێکی ڕێز و حرمەتەوە سەیری ئەم کەسایەتێکی هوەری بێ سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ کە ئەو کەسایەتیە ئەتوانین بەڕاستی کەمە بڵێن لە بواری کۆمەڵی کوردیا چەندی کەسایەتیمانێ لە بواری هوەریە لە بواری سیاسە لە بواری فەرەنجیە لە بواری ئابووریا خزمەت بەم کای کۆمەلگایەکەن گرنگە میدیاش لەم ڕوانگەیە و بایەخ و گرنگی بۆ کەسایەتیانە بە حەجم و قەبارەی خۆی گرنگی ڕۆڵی ئەو کەسایەتیانە لە بەچاوگرێ نەک بە بێچوانەوە ئەم کەسایەتیە بە شێواز و یا بە تێڕوانێکی تر لێ بڕوانرێت. باش من ئەمان بە حەقی خۆم ئەزانم بووە ئەمەش خەڵک پێمانەڵێ خۆمان نەیڵێن ئەڵێ کورسات جێگەی ئەوەیە کە خێزان سێری بکات بە کچ و کوڕگەنجەوە بە ژن و پیاوی پیرەوە بە منداڵەوە بە منداڵیشەوە هەمووی بابەتەکانی بووینەتە جێی متمانە سوپاسی بینەرەکانمانەکەین تا چەند گرنگە تەلەڤیزیۆن کار لەسەرم بابەتە بکە
ئەمە بە مێژوویەک دروستە بێ مەسەن بە ڕۆژ و درۆژێ دروست نابێ هەموو میدیایەک ئەتوانێت مەسەن ڕێچکەیەک بۆ خۆی دروست بکە بۆ ڕێچکەی بتوانێت کاریگەری لە ناو تاکەکانی کۆمەلگایە دروست ئاەتە میدیایەکی سیاسی بێ میدیایەکی کەلتوری بێ لە هەج بوارێکا بێ میدیایەکی وەرزشی بێ هەمووی ئەتوانێت لەم بوارە بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەر پەیام و ناوەڕۆکی میدیایەکە کە بە چ ئاراستەیە کە هەر لە مێژووی دروستبوونی ئەو میدیایە بە چ ئاراستەیە پەیام و بەرنامەکان و ناوەڕۆکی بەرنامەکانی ئاراستی وەگرەکانێک دڵنیام کورسادێکەکە لەو کەناڵانەی کە ئەو بوارانەی بۆ خۆی پاراستەوە هەمیشە بە تایبەتی کورسات مەسەن لە ڕووی کەلتوری لە ڕووی دابوونەریت و لە ڕووی بەرنامەکانی کە ئاراستی وەگرەکانێکە هەمووی ئەمەی لە بەچاو خۆی گرتووە ئێمە سپاس دەکەین دەست خۆش بێ بە هیوای ئەوەی کامیشەیە ماڵین تەلەڤیزۆن بۆ گەیاندنی پەیامی جوانە خزمەتکردنی دابوونەریت و پاراستنی کەلتورە ڕێزگرتنە لەو کۆمەڵگایی کە کاری بۆ کات ئێمە هیوادارین کە ئێمە من لەم شاشەوە قسە بۆیەوەکەم کە تەلەڤیزۆنە هیوادارین کە توانی بێتمان ئەم چەند ساڵەی خزمەتمان بێوەگەیاند بێت ببینێتە جێی متمانەی ئێوە هیواداریشین جارێکی تر ئەگەر پەیامێک بە دڵمانێ لە هەر شاشەیەکەوە بێ بتوانین جارێکی تر بیرکردنەوەی کە هەبێ و ئاراستەکەی چاکتر بکەین دووبارە سپاس بۆ تۆ زۆر سپاس من لەگەڵتانە